من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خێرخوازانی خۆشەویست. وەک لای زۆربەتان ڕوون و ئاشکرایە بەرنامەی بەخشین بە بەخشندەی خۆی و هاوکاری و دەستگیرەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست شار بە شار و دێ بەدێ ئەگەڕێ بۆ ئەوەی لە خزمەتی هەژار و نەدار و منداڵی بێباوکدا بێت بۆ ئەوی بتوانین بە هەمومان سات لە دوای سات هاوکاری و کۆمەچی بگەینە ئەو کەسانێکەوە پێویستیان پێێتی و چاوەڕوانی ئەوەکەن لە ژیانی ناڕەحەت و کولەمەرگی ڕزگاریان بێت. بەرنامەی بەخشین ئەم جارە سەردانی دەڤەری ڕانێ کردووە لێوێ بوونێتە میوانی ئەم ماڵا بۆ ئەوەی بتوانین لە نەهەمەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانیان تێبگەین و دواتر بە هەمومان هاوکاری و کۆمەچیان بۆ کۆبکەینەوە لە ناڕەحەتی و دژواری ژیان ڕزگاریان بکەین. ئێمە لێرەوە حیکایەتی ئەو خەمە قوڵانی ژیانتان بۆ جێڕینەوە کە پڕەن لە گریان و هەنس، پڕەن لە شیوەنی دڵتەزێن. ئەم هەستە لە وتن نەهاتنانە چۆن بخەینە سەر پڕەی دڵتان. تین و تاوی حەسرەتەکانی ئەم مەشهەدە حەزینانە ڕەنگە دڵ بکا بە ئاو و بە چاوە بکعبور. ئاخر هەناسەقەتی سماوەکانی ئەم چاوانە گوڵ سیسەکە، ڕوخساری جوان چرجەکە، دڵی بەرد ئاسا نەرمەکە، ژیانی مەمرە و مەژیان دێنێتە قسە. ئەو کاتەی هەژاری بە بەردەممانە تێپەڕێ و کەسێک نییە دەستی بگرێ، ئەو کاتەی هەموو دڵی خۆت لە نێو دوو دەستی پڕ لە غوربەت و دوو چاوی پڕ لە گریان جێهێشت. کاتێک لە نێو پاییزی غەریبی و بێکەسیدا بەجێمای، هەر ئەو کاتەی لە نێوان ئەم حرفی شەرمن و ئەو حرفی بێمروەتدا زمانت بە گریان بژا. نەتدەزانی چۆن پێمان بڵێ ژیان پڕ بوو لە تراژیدیا و پڕ لە جەنگ و کارەسات. آخر کارەسات دڵی شەقشەق کردین، کارەسات بە کارەسات هەڵێ ئەم مرۆڤە چەند گوناح. ئەو شانەی لە چاوی ئێوەداگرین من دەمەوێ بە هاوار بینوسمەوە بۆتان، بۆ ئەوەی لە دڵی هەموواندا ببێتە هەورە بروسکە و لە سەرماندا چەخما خەبدا، تا ئەو کاتەی دوو دەستی پڕ لە میهرەبانی لە نێو قۆزاخی جاویدانیدا دێنە دەرەوە و ژیان پڕ دەکا لە ئاوەدانی. بەرنامەی بەخشین هەمیشە نەخشین. لە شاری ڕانێدا دەنیشم، سێ منداڵی بێباوکمەیە لە خانوویەکی کرێدامە. ژیانمە زۆر ناخۆشە، من 9 ساڵە کرێچیمە، ژیانێکی زۆر ناخۆشمانەیە. ینی من نەک خەفەتێک بە هەزاران خەفەت لە سەری من خڕبوویتەوە، لەلایەکی مناڵەکانم، لەلاشی کرێخان و دەردەستەری و بێمەعاشی و هەموو لەلای من خڕبووتەوە. ئەکرێ بزانین باوکی ئەو منداڵانە بەچی وەفاتی کردووە؟ باوکی ئەو منداڵانە 1/8 بوو، 1/8 2015 بوو لە بناری قەندیل فڕۆکەکانی تورکیا بەردوبانی کرد، وەلای هاوسەری من گیانی خۆ لە دەستدا. کارۆ پیشەی پیاوی من پێشمەرگە بوو، ئەو ماڵی باپیری لێ بوو، چوو لە هاری ماڵبا ساعت 4 بەیان بوو تارە لە ماڵ باپیریدا بوو. دواتر بابی تەلەفۆنی بۆ کردی کارۆ خۆرە ماڵ باپیری تارە لیتەوە بە هاوارەیانەوەرە. دواتر چوو بوو ساعت 4 و ساعت 5 بوو من تەلەفۆنم بۆ کرد، دی هەندەم نەماوە بگەمە جێیەکە. دوات تەلەفۆن بۆ کرد داخرا بوو. دوای خوشکەمێردەکەم تەلەفۆن بۆ کردم، دی کارۆ تارە لیداوە. یعنی ناخۆشترین ڕۆژ بوو من، ناخۆشترین کارە سات بوو بۆ من. وەڵای من ئێستاش جەنازەکەم نەبینی، چ کاتی زۆر
هەلا ببوو ینی نانێش جەنازەکەش ببینین ئێستاش من جەنازەکەیم نەدی لەبەرەوەی زۆر بریندار ببوو. ئەو کە لێرەوە بەڕێکەوە لە ڕانیەوە بۆ بناری قەندیل گەیشتەوەی فڕۆکان لیاندا بەڵێ لەناو سارەم جەنازەکەی نەنچیان دەرێ نابووە هەڵیان گربوو لە بەتانێ ناویش بوو دوڕای ستارەکە لە هەموویانی دابوو. ینی کاتێک ئەو چوو بەدەم ماڵی باپیری ئەوانە لە کاتێک ئەوە جەنازەیان هەڵەگرت و بریندارەکانیان دەرهێنا لەو کاتە دووبارە لێدا بەڵێ ئەرەوڵا لەو کاتەدا لێدا بنەوە. وەڵڵاهی کتیان زۆر ئەوە بۆ زۆر عەدم بووە یانی ناتوانم بیبینی زۆرەوە ماکت ببینیم نانێش ببینم کاتێکە ڕۆی سەعات 4 بانی بگە لە دەرکە ڕۆشتەوە من هەرگیز لەم دیتەوە ئێستاش بڕوا ناکەمە گەلە دەستم لە لەبەرەوەی جەنازەکەم نەدیتووە. تا باوکی مناڵەکان لە ژیاندا مابوو ژیاندان چۆن بۆ کاتە وەڵڵاهی ئەو کاتی شەر ژیانمانە من 9 ساڵە کرێ چیمە ئەو کاتی شەر فەقیر بم بەڵام کاتی ئەو مابوو خەمەکەیان دەبەسەر منەوە نەبوو باز ئێستا هەموو خەمەکە بۆ من ماونەوە ئەو کات بۆ خۆی باشتر بۆ هەر چۆنە چی بێ هەوڵی دێدا نانێک پەیداکە بۆ مناڵەکان بەس ئێستا من هیچ دەسەڵاتێکم نییە. بژێوی ژیانی ئەوە لەسەر چی ئێستا؟ وەڵڵاهی بژێوی ژیانیمە بەرنامەی بەخشین ڕێک مەعاشیان بۆیمە بڕیوەتەوە بۆ کچەکەم کە ساڵێک و 2 مانگە ئەویش بەو شێوە نییە کە ژیانی خۆمی پێ بەڕێوە ببەم کرێ پێ بدەم مەسرەفی منداڵی پێ بکەم بێبەمە بەر دکتۆران ئەو مەسرەفم پێ دەرناچێ من ماگانە چەند کرێ ئەتوانێت کرێکە دابینکەنەوە؟ وەڵڵاهی چاکە خێرخواز نەبام کرێکەم پێ دابین نەدەکرا لەبەرەوەی مەعاشمان نییە بەس خوا خێران بنووسێ خێرخواز بڕەکە و کاریمان دەکەن ماڵی باوکمانیش جار یارمەتیم دەدەن ئانیش کرێکی پێ دابین دەکەم. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 0 منداڵەکان یعنی من هەموو کاتێک دەبێ شانە ڕۆژانە هەموو کاتێک دەبێت بژم چاوەر بە فرمێسکەوە لەبەر منداڵەکان زۆر داوای بابیان دەکەن بەڵدا منداڵ خەڵک دەستە سەفرەی ئێمە ناچینە سەفرەی ژیان ماخۆش نییە خانوبەرەمان نییە ناوماڵێکی وەمان نییە کە تێدا مەرتاح بین منداڵەکان دڵیان پێی خۆش ببێ هیچ دڵمان بۆ ژیانە خۆش نییە کە ئێستا تێداینە وەڵای من هەموو کاتێک برینم تازە دەبێتەوە هەموو کاتێک یعنی 24 ساعتی خۆی دەناوم برینی من تازە هەموو کاتێکی کچەکەم تەمەنی ساڵێک و 2 مانگە کە بەردەوام بانگی بابی دەکا من نازانم چۆن جا پێ بدەمەوە ئەوانیش هەموو دەمێ وەک من هەچ کاتێکی من بگریەوە ئەوانەش وەک من دەگریان دەڵێندا بۆ بابیمە ئەو بابی خەڵکی نایەتەوە ماڵێ بما باتە باڕێکیان شتی جوانمان بۆ بکڕێ بەڕاستی ژیانمان زۆر ناخۆش هەر زۆریش لە ژیانێکی زۆر ناخۆشدا دەژین بەڵام بەخوای گەورە شتێکیان ناردە بێ شوکر بین
دەڵدا منداڵی خەڵک دەستە دەرێ جلکی جوانی لەبەرە دڵمان دڵیان خۆشە بەڵام ئێمە دڵمان خۆش نییە سەرەتا کچە گەورەکەم زۆر فکری دەکاتەوە ئەو بەردەوام لە فکری بابی هەموو دەبێ وەڵاهی بۆ قسان زۆر بێتاقەت دەم کە داوای شتێکم لێ دەکەن ناتوانم بۆ ئەوان جێبەجێ بکەم بۆ زۆر بێتاقەتەوە زۆر جاران دەڵێدا شتێکمان بۆ بکڕە کە من لەتوانم شتەکان بۆ بکڕم زۆر بێتاقەتم دەکا شتە بەخشین سروەی شەماڵێکی فێنک و لانەی لێ قەوماوان و هەژاران ئەوە بەرنامەی بەخشین بە کۆڵی غەمەکانی ئێوەوە ڕوە و لای ئێوە دێو بەتەپ و تۆزی غەم لێ نیشتوی ڕوخسارەوە بیناسنەوەی ئەوە بەخشینە دەیەوێ لە گۆشەیەکی دڵیدا هەینیەکتان بۆ حەوانەوە پێ ببەخشێ ئەو بە درێژایی تەمەنی نان بووە بۆ برسی و ئاو بووە بۆ لێ و گەروە و شک هەڵاتوەکانی نیشتیمان لە هەر کوچە و گەڕەک و لادێ و شارێکدا هەژار و نەدار و بەشمەی نەتێکی شت بردبێ گەشتۆتە لای و بۆتە ئاونگی میهرەبانی و کارێزی ئاوەدانی بەخشین بۆ هەژاران شکۆی ئەو ساتە وەختانەی گەڕاوەتەوە کە لێوان لێون لە هیمەت بەرزی و کاسەی پڕ و ئاشتی ماڵ ئەو هەمیشە بە دوو دەستی پڕ لە میهرەبانیەوە ڕۆ و لای ئێوە دێ دەستێک فرمێسکی گۆناتان ئەسڕێ و دەستێکیش دەلاقەی ژیانێکی نوێتان لێ دەکاتەوە و دەرگای ناهەمواری و نیگەرانی و پەشموردەییتان لێدا دەخات هاوسەرەکەم هەموو کاتێکی گوت نەمر بامایە یعنی یەک دەقەم نابا لەو ژیانە کە ئەو منداڵانم دیبا لە خانی خۆمان دابانە ئەو کات مر باشم سوێم لە خۆ نەبوو زۆر جاران ئەگەر کەسێکی دەبینی ماڵێک خۆش بە ئەو کچەم زۆر جاران کە دەچە ماڵە چ خۆش دەبین دێتەوە ماڵە دەڵێ دایانەوە بۆ ئەو شتە خۆشە ئەو شتە جوانەمان نییە یان ئەو شتانەمان نییە کە خەڵکەیەتی کە دەبینی فەرش و شتی جوان جوانیان هەیە کە دێتەوە ماڵ خۆ مەزگی بە خۆ دەستێت چەندە هەزار پرسیار لەم نەکاتەوە زۆر جار بە لەگەڵ بابی چوین هاتووتە وتێتی دایمە ئەو شتەمانیان بە بابی گوتووە بابی شەردێک باشە کوڕ خۆم ئینشەڵڵا خوای گەورە دەمانداتێ خانوویەک پێکەوە دەنی ماڵە چ خۆش دادەنین کە خوای گەورەش قسمەتی نەکرد کە تا ئێستامەوە 9 ساڵە کرێچین خانووشمان پێدابین نەکراوە تا ئێستاکە کە دڵی مناڵەکانی پێ خۆشکەم کە زۆر جاران بەرنامە جوانی دەبینی کە ئەو مناڵن بێ باوکتان بەسەر دەکردەوە ئەمە لەگەڵ هاوسەرەکەم بۆی دادەنیشتین دەهان جار بۆی دانیشتم زۆر جاران دەگو خۆت کە بە ئێمە ژابانە خانوویەکش ئاو بۆ ئێمە دابین کرا بە دڵی منداڵەکان خۆش بایە بەڵام تەمەنیوی ڕێگەی نەدا کە دڵی خۆش بێ لە خانووی خۆ دەدانیش لەگەڵ منداڵەکانی دوای وەفاتی ئەو بەرنامەی بەخشین هاتووتە ماڵەکەتان تا چەند ئومێدتان بە بەرنامەی بەخشین و خێرخوازانێک کە ئەو هەیکەلەتان بەتەواو کرد وەڵای من هەموو ئومێدی دنیام بەوانەوە ناوە کە من ئێستاگە دەژیم لە سایوانەوە دەژیم دەنا بەتەما حکومەتی خۆمان بم قەت ناژیم ئەم زۆر زۆر دەستخۆشیشانە دەکەم دەستوچان خۆش بێ خوا خێرام نووسێک ئا منداڵی بێ باوک بەسەر دەکەنەوە ئینشەڵڵا خوای گەورە پاداشتیان دەداتەوە کە ئەو منداڵ هەژارانە دڵیان خۆش دەکەن دڵیان بۆ ماڵە خۆش دەبێت کە تێیدا دەچنە ناوی ئەم زۆر جاران دیتومە وەڵڵا بخۆم ئابوویان گریاومە کە هاوسەرم ماوە لەگەڵ هاوسەرم وەڵڵا بوویان گریاوم هەموو جارێکە دیتوم دەموو خۆت کە دەتوانم دابووە مژاڵ دەسەڵاتمە بە کەچی نەشم زانێ گا بە خۆشم هەرام لێ بەسەر دێ من دوای کە هاوسەرەکەشم لەدەستدا و کە سارێکی هەبوو بە شەریکاتی بوو بە خۆیدا 3 شەریک بوون کە سارەکەشی هەلە دەستدا دوای شەریکەکانی بەنی وەزارەت فرۆشتیانەوە
کە مەزەرەتێکی زۆرمان بەرکەوت ئەوانیش بەریان کەوت. ئەو زەرەدە تا ئێستاش هیچ قەرەبووکمان نەکراوەتەوە، نە لە سارەکان نە لە هیچ شتێکمە قەرەبوومان نەکراوەتەوە لە هیچی. ئەوە 9 ساڵە کرێچین کە من خەمی خۆم زۆرە کە خەمی کرێکەشم دێتە سەرێ. من ئێستا کلکمانەیە کە هیچم پێ تاوا نابێ لەبەرەوەی مەعاشمان نییە، ناتوانم تەواو بکەم. دا لە خێرخوازان دەکەم ئەگەر بۆم تەواو بکەن. بەڵێ وەڵا زەواجی منداڵەوە دەیبینی ئایا زۆر هەنا ساردی و بێمرادن و بیوری باکیان دەکەن و تا ڕۆژانەکە دەڕێ خەڵ بە سەفرەی منداڵە دەگریان و دەڕۆ لە ماڵە باپیریان دەکەن و دەڵێ نەرە بمان بۆ بە سەفرەی و ئێمە بخۆمان دەستین ساران بۆ بەکرێ دەگرین و خۆمان نەدەبین نەدەرێ دەڵێن گوناحان دڵیان خۆش دەکەین دڵیان ناشێنین هیچ زۆرێک ئەنسەرەکەینەوەک دەیبینی خۆی گەورە بەسەری کردوینەوە وەک وەگەر بڵێن ئەو پیاوە سەر مێژە و بەحزێری بەسەر هاتووە لە ماڵە خۆ نووس بوو فەقیرە ئەگەر لە ماڵە خۆ نووس بوو سەعات 6 شەوێت تەلەفۆنی بۆ کرد بابی ئەنسا کە ڕۆیشە دەرێ من بخۆمان چوین لەوێ ئەو کارە ساتێک ئەوی ڕوویدا و کاتەی هەیاخوا کەس بە ماڵی لێ بەسەر نەیە حاسی ئەگەر لە دنیای دەوای لە بەسەر نەیە ئەو ماڵی پەرتو پەرێشان نەبێ هەموو کەس بەزای بۆ منداڵانە دەدی هەموو کەس پەرۆشی ئەو منداڵانەیەتی خوا بەسەریشی کردوینەوە ئیشەڵڵا خوای گەورە کەناڵەکان هەر سەرکەوتوو دەبێ ئەزار ئەو قسەی من ڕۆژانەکە دێم هەموو جار هەموو ڕۆژی جارێکی بۆ دەگریم خۆزگەنێم ببینم شەوانە دڵم خوا دەبێ ئەو قسە بگریە پەرۆشی زۆر تاسیفی ئەو قسەی خۆمم ئەنسەر نەدارن ئەنسەرەکەین وەڵڵاهی ڕۆژە بۆ ئەو منداڵە گریان بۆ سارێ جوان کار نەیکە سەهارەمان بۆ بکڕا منیش بخۆم حەسن دەسەڵات من نبووم بکڕم نەیکە خۆزگە بابمان بابا بۆ سەفرەی چوو باینەوە ئەزا ئەو حەف ئەو قسەی ئەو خوشکەی ئەو کچەی من ئەو کەوانەکەی هینەی دروست کردو ئەگەر خوای گەورە پشتیوان بێ خەڵک یارمەتیدا ئیشەڵڵا کەناڵەکە چەند سەرکەوتوو دەبێ خوای گەورە سەرکەوتووتان دەخا وەڵڵاهی کەس یارمەتیان نادا کەس یارمەتیان نادا ئەگە خەڵک یارمەتیدا هەتا زیلکی بەریش خەڵک باندێنی خەڵق و ماشیان بۆنی خەڵک بەزای پێدادێن کابرای سەمونان بێدادێ بەزای پێدا نێشکە بێدا دەڵێ ئەو ماڵە هەتی من ئەو منداڵە وردن 3 منداڵن بێ باوکن ئەجا حکومەتە تا سارمەتی چێ کچی خوشکەی کسێ منی نەداوە زۆر جاریان مقابلە کردویان چیسی و ئی وڵاتان هاتوون هەتا ئاستا ئەو کچە یارمەتیان نەداوە بەس خەڵک خێری پێکردوون بەس ڕۆژانە ئەو تا کرێخانووکەی خەڵک نیدا بە وەڵی نەبوو خوا خێری ئەوانەش بنیسە گەرەوە تۆزێکیان محەسەداتە ئەو منداڵە سکۆلەی ئەگەر داوێن نووسێ هەچە بەشی نەکردە وەڵای ڕۆژیا بەش حەفازەکەی پێ نەبووە ئەگەر هەبرا و کەسێکی خێرخواز و خەڵک و یارمەتیان داوە ئەگەر خوای بکەم خانووەکەشی بۆ شتێ بەشتێ بکرێ خوا خێرا بنووسی خەڵکی خێرخواز ئەگە هەر لە 250,000 دیناری تەبع بێ 8 بێ ئیشەڵڵا خوای گەورە بۆی سەرکەوتوو بێ خانووەکان بۆ تازی بۆ منداڵەکان ئەو کوڕ هەر لەوە تاخیرەوە نەدار بوو ئەو کوڕ هەر نەدار بوو هەر فەقیر وەڵڵاهی ئەمە بخۆمان کرێخانمە بۆ دازارە بووە هیچی نەبووە بەڵا خوای گەورە ئەوە ڕووی تازە ئەنتا منداڵەکە زۆر هەست بە بێوابچی دەکەن بەبێ کەسی دەکەن ڕۆژانە بۆ خۆم دێمەکەنی کوڕم دەنێرم دەڵم لەبەرەوەی منداڵەکە هەتی ڕوو نەدا خۆزگەن ڕۆژانە دەڵم نانبینم دەم پەرۆشن نەباشی جێتەکەنیان دادەنیشی نەباپیریان دێ نەمامیان دێ دەڵمە چاومە بەرێنە نەدە منداڵەکان ببینین ئەم ڕۆژانە هەموو بخۆم ڕۆژی نیشان بۆ دەگریم دڵم خوا یارمەتیاندا خوا سێبوریاندا خوا قەنەعەتیاندا ئەو منداڵانە ئەنسەرەکەینا حتا بڵێ نەدارن حتا بڵێ نەدارن کاکە هیچ مانەشیان نییە بەخوای مەحاشیان نییە نەبێ وەزنانەیە کچەکەم وەڵڵا هیچێکی بۆ نەکراوە هیچ شتێک لە حکومان لە تورکیا هیچ کەس یارمەتی نەداوە تەنیا ئەگەر خێرخوازە خوا ڕحمە بۆ بکا یارمەتی دەن کاکە خوا بەخێرن سەرچاوەکانم بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 55 بسم الله الرحمن الرحيم لم كاتو ساتو آندا ليكيك لو ماڵانە داین کەوا هەتیوی تێدایە یان نازداری تێدایە پێغەمبەری سەردار و سەروەرمەڵە چەندین حەدیثە
ئاماژەی بۆ سەرپەرشتیکردنی نازداران کردووە، ئەو کەسەی کەوا سەرپەرشتیان دەکات، ئەو کەسێک کە یارمەتیان دەدا، ئەو کەسەی دەستیان دەگرێ، هەتا ئەو کەسێک کە دەستیان بەسەردادێنێ زەردەخەنەیەک بەدەمیاندا دەکات. ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا خێرێکی ئەجگار گەورە ئامادەکراوە بۆ ئەو کەسانەی کەوا هاوکارن، بۆ ئەو کەسانەی کەوا هەوڵیان بۆ ئەوەیە کەوا نازداران لە ژیانێکی خۆش و لە وەزعێکی خۆشدا بژین. پێغەمبەری سەردار و سەرمەرمان دەفەرمێ ئەنا وەکافیل اليەتیمی کە هاتەی، پێغەمبەری خوا دەفەرمێ من و ئەو کەسەی کەوا سەرپەرشتی نازداران دەکات وەکو ئەو دوو پەنجەی واین، یعنی واتە وەکو ئەو دوو پەنجەیە ئێمە نزیکین لە یەکتر. بۆیە ئێمەش لەو شوێنەی خۆماندا لەو جێگای خۆماندا کە بەرنامەی بەخشین تەشریفی هێناوە، ئێمە خۆشحاڵین بەوەی کەوا ئەو کارە گرنگەی ئەنجام دەدا، ئەو مەهامە گرنگەی کۆمەڵگا جێبەجێ دەکا و ڕێکی دەخا و ئامادەی دەکا، ئەویش بە پشتیوانی کۆمەڵێک خەڵکی خێرخواز و چاکەکار و چاکەخوازی ئەم میلەتە کە ئێمە تەمەنا دەکەین نمونەیان زیاتر بێ، کەسانی ئاوامان زیاتر بێ لە کۆمەڵگەدا، بۆ ئەوەی بتوانین زیاتر ئێمە بەسەر هەژاری و نەداری و بەسەر ئەو کەسانی کەوا نازدارن و کێشەیەکیان هەیە، گرفتێکیان هەیە، ئێمە بتوانین زاڵبین بەسەریاندا و بتوانین کێشەکانیان بۆ جێبەجێ بکەین. جا بۆیە ئێمە دەستخۆشی دەکەین لەم بەرنامە پیرۆزەیەکەوە توانیوێتی لە ماوەی کارکردنی خۆیدا چەندین خزمەتی بەرچاو بەم کۆمەڵگای کوردی بکە. ئەم کارە گرنگەی کەوا پێشی هەڵستاوە کە بریتیە لە یارمەتیدان و کەفالەتی یەتیم، یەکێکە لە کارە گرنگەکان بێگومان بە پشتیوانی خەڵکی خێرخواز و چاکەکار. بۆیە ئێمە لە ڕانیە لە ڕزگاری و هەروەها لەم ماڵە بەڕێزە کە جیرانی خۆمانە کە بە حادیسەیەکی نەخوازرا و هاوسەری ئەم دادە بەڕێزە و ئەم خوشکە بەڕێزە وەفاتی کرد، ئەویش ئەو بەهۆی ئەوەی قەسفی تورکیا بوو کەوا لە یەکێک لە بنارەکانی قەندیل لەوێدا یانیسپار خی گەورە بە بەهەشتی بەرینی شاد بکە. بۆیە یارمەتیدانیان، هاوکاریکردنیان، دەستگیرۆکردنی ئەمانە ئەرکێکی نیشتیمانی، ئەرکێکی دینی، ئەرکێکی ئەخلاقی کۆمەڵایەتیە. بۆیە دەستگرتنەوەیان و یارمەتیدانیان ئەرکێکی زۆر گەورەیە. خی گەورە پاداشتی هەموو ئەوانە بداتەوە کەوا هاوکار بوون، کەوا ویستیان ئەم ماڵە بەڕێزە بەسەر بکەنەوە لەم کرێچێتیە، لەم ئەوەی کەوا ئەم خانوویکەوە هەیەە کە دەیانەوێت تەواوی بکەن، بەڵام توانای مادیانە بە تایبەتی لە وەزعەشدا کە وەزعی بێپارەی و بێموچەی و بێ ئیش و کاریە. بۆیە ئەو ئەرکێک کە ئەوان کردویانە ئەرکێکی زۆر گەورە و ئاینی و نیشتیمانیە. خی گەورە دەزای هەموو لایەک بداتەوە. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ، بە پەنهانی و بە ئاشکرا، ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. دوای ئەوەیەکەوە تورکیا قەسفی ئەو شوێنەی کرد کە لە بناری قەندیل پیاوەکە تیاچوو، ماڵی خەزوران و کۆمەڵی خەڵکیان تیاچوو، لەلایەن حکوومەتی تورکیا و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و هیچ قەرەبوویەک نەکراوە. هیچ حکوومەت نە تورکیا هیچ کەس قەرەبووی نەکردوێتەوە تا ئێستاش. داواتان نەکردووە؟ هەوڵتان؟ وەڵڵا زۆر داوامان کردو، زۆر چوین، زۆر کتمانە لە خانووی کرێدانی، ئێستاوانی ژۆک من لە خانووی کرێدانە کەچی هیچ هاوکارێکی من نەکردووە حکوومەت تا ئێستا، نە تورکیاش. من مەعاشی کەم نییە، بڵم هیچ مەعاشێک نەبی و ژنانەم هەیە، هیچ مەعاشێکی کەم نییە. تاسە قەرەبمان نەکراوەتەوە. حکوومەت ئەگەر تورکیا گە ماڵی منی خێرا کردو تاسە ئاوری لە من نەداوەتەوە، پێداستی منی دیابەدی نەکردو، وڵێ
مێردی تۆ شەهید بوو با بێن شتێکی بۆ ئەو منداڵە بێ باوکانە بکەین شەهیدانەشیان تا ئێستا شەهیدانەشمان وەرنەگرتووە زۆربەی کە خەڵک بێژنانێ بۆ کراون بێژنانەکەشمان نەکراوە ئەویشمان نییە پیاوەکە چەند ساڵ پێشمەرگە بوو؟ وەڵا لە 2004 پێشمەرگە بوو ئەو هەموو ساڵە پێشمەرگە بوو وەزارەتی پێشمەرگە هیچی بۆ نەکردوین تا ئێستا هیچ خۆتانی وەڵای زۆر هەوڵماندا تا دوێنێش چوین هەوڵمان زۆر داوە هەر دڵن ئەو مانگەی نامانگەی شکات تا ئێستا هیچ قەرەبوومی نەکردوێتەوە وەڵای جا من سەرڕای هەموو ناخۆشیەکیش خەفەتی کرێخانەکەشم هاتووتە سەرێ کە ناتوانم من لەو بێمەعاشێ لەو بێ پارەیە ناتوانم کرێکەشم دابین کەم ئەگە خێرخواز نەبن من ناتوانم کرێکی خانووکەشم دابین کەم لەبەرەوە ئێستا مەعاشیش کەمە خێرخواز یارمەتیم نەدەنە من هیچ دەسەڵاتێکم نە کرێخانووکەشم دابین بکەم جارەوە بۆ نەتوانە کرێکە دابین کارە وەڵا زۆر جارە بووە چوم لە ماڵی باوکم وەرگرتووە ئێستاش تەنانەت ئێستا 4 وەرەقەی باوکم قرزدارن ئێستاش کە لێم وەرگرتەوە بۆ کرێکەی دمە بابە بمدەیت تا بەشکە شەیدانەکەی بۆ بکرێ من دوای دەیدەمەوە بە تۆ تا ئێستاش نەمداوەتەوە باوکم وەڵا ئەن شەر بەشی خوان دەبێت بە شێوە نیە بڵام ژیانم نیشی پێ بەڕانش بۆ خۆی باوکم 450,000 مەعاشەیە دەش بەشی خۆی بکە بەشی من بکە من بۆ خۆم بەتەمای خۆم من ناتوانم ئەو خانووە تاوکەم ژیانی ئەومان نییە من کە ئەو خانووی تاوکەم دەسەڵاتم نییە کە بەتەمای من بێم دەبێ هەر لە کرێاتی دابم من ناتوانم ئەو کرێ ئەو تاوکەم ئەو هیکەلە من داوام لە خێرخوازانەیە ئەو خانەمان کڕێوەویش نیوە خێرخواز یارمەتیان داوین کەوا بۆمان تاوکەن دڵی ئەو منداڵانە خۆشکەن دەستخۆشیانی دەکەم خوا خێریان بنووسێ زۆر دڵمان پێ خۆشەکە بۆمان تاوکەن وەڵای ئەوی هەمان بووە هەندێک خەڵک یارمەتی داوین هەندێکشمان بە خۆمانە بۆ خڕمان کردوێتەوە بۆ ئەوەی کە لەماندا ئەوەی کە لە ژێستا مەعاشمان نییە ناتوانین تاوی بکەین دا لە خێرخوازان دەکەم کە ئەو هەیکەلەمان بۆ تاوکەن دڵی ئەو منداڵە بێ باوکەی خۆشکەن وڵاتی ئێمە پڕێتی لە کارەسات و چیرۆکی جرگ بڕۆ و ناڕەحەتی و ناخۆشی و دژوار فڕۆکەکانی تورکیا بناری قەندیلیان بردومان کرد و بەهۆی بردومانەوە چەند کەسێک ماڵی وێران بوو ناڵەکانیان بێناز بوون لەولاشۆ حکوومەتی هەرێمی کوردستان قەرەبووی نەکردنەوە وڵاتی تورکیاش لە بەرەوەی وڵاتی خۆی نییە ئیتر ئەوانە بە هەر شتێک لە قەڵەم ئەداتوانێت لە قەڵەمیان بات و بەڵام سوچی ئەم منداڵە بێ باوکانە چیەوە بێنازی ئەم منداڵە بێ باوکانە کێ نازیان کێشێ و کێ بتوانێت فرمێسکی ئەم منداڵە بێ نازانە و ناڕەحەتی و ناخۆشی و گەورەکردنان بگرێتە ئەستۆی خۆی ئێمە لە بەرنامەی بەخشینەوە ئومێدی سەرەتا و کۆتایی و هەموو شتێکمان تەنها لە ڕێگەی ئێوەی خێرخوازەوەیە بۆ ئەوەی مناڵی بێ باوکی ئاوا لە ڕێگەی هاوکارەکانی ئێوە لە بێنازی دەرچن و تا ئەو ئاستەیکەوە پێویستیان بە هاوکارەکانی ئێوە نامێنێ و ئێمە داوا لە ئێوە ئەکەین لەم ماڵەدا چیرۆک و ناڕەحەتی و ناخۆشەکانیان ئێجگار گەورەتر بوو لە بەرنامەکانی تری بەرنامەی بەخشین زۆرێکیان بە کارەساتی ئۆتۆمبیل ژیانیان کۆتایی پێهاتە بوو زۆرێکیان بە نەخۆشی بەڵام باوکی ئەم منداڵە بێ باوکانە بە زوڵم بستەم لەلایەن تورکیاوە کۆتایی بە ژیانی هات ئەم منداڵە بێ نازانە پێویستیان بە هاوکارەکانی ئێوەی خێرخواز و بەخشندەیە بۆ ئەوەی بتوانین ئەو هەیکەلەی کە هەیەە و چاوەڕوانی ئەوە ئەکەن لە ڕێگەی خێرخوازانەوە بۆیان تەواو بکرێت و ئیتر خەمی کرێ و دابینکردی کریان لەسەر نەمێنێ چاوەڕوانی هاوکارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەین بۆ ئەوەی ئەم منداڵە بێ نازانە هاوکاری و کۆمەچیان بکرێت و لە خانووی کرێت ڕزگاریان بێت